دکتۆر توانەوە فڵم لەگەڵە کە پسپۆڕی نەشتەرگەری دڵ و بۆریەکانی خوێنە بەوردی باسی ئەو خۆراکانەکەین کە بۆ تەندروستی دڵ باشن ئەوانش کە زۆر خراپن بۆی کە تۆزێک خۆمانیان لێ دوورخێنەوە تۆ بەخێر بیت با لە نانی بانیەوە دەست پێ بکەیت چی بخۆین بۆ دڵ باشە وەکو پێم وتی حەزم کرد سەرەتا باسی وتەیەکی زۆر گرنگی دکتۆری گەورەمان دکتۆر مەجدی یعقوبە کە سێرێکی بەناوبانگی نەشتەرگەری دڵە خۆی جنسی بەریتانیا بەڵام بە ڕەگەز مەسریە لە هیچێک لە کۆنفرانسەکانە بابەتیش لێپرسێن چی شتێک زۆر بە سوودە بۆ نەخۆش لە بابەتی دڵە و چی شتێک زۆر زیانی هەیە بەدڵ ئەویش یەکسەر جوابێکی ئامادەیە ئەڵێ وەرزش گرنگترین شتە بۆ ماسوولکەکانی دڵ و بە زیانترین شت بۆ دڵ یاخود زیان بەخشترین مادە بۆ دڵ ئەوەیە کە جگەرە کێشانە بڵێ ئێستا وەکو خۆتەزانی ئەو جۆری جگەرە کێشان باو بووە و جۆرەکانی گۆڕاوە لە نێرگەلەوە جگەرەی ئەتیادی بە فلتەر بێ فلتەر و هەروەها جگەری ئەلکترۆنی ڕاستەکەی بێمە سەر بابەتی وەرزشەکە چی وەرزشێک بکرێ باشە بۆ نەخۆشی دڵ ڕاستەکەی ئەوەی ئەو باسی کردووە ئەڵێ فاسترز بێتەر چەندێ سریعتربی ئەوەنە باشترە بەڵام بەڕادەیەک نەگێتە ئەگزۆشن نەگێت ئەوەی خۆشکێکی لاک بێ بەمانای ئەوەی ڕێکردن باشە بەڵام لەوە باشتر لە ڕاکردن باشترمە لەوانە ئەمە زۆر بابەتێکی گرنگە بۆی هەموو کەسێک بزانێ ڕێکردن ئەڵێ جاروە هەیە نەخۆشکاڵێ کاکتۆر من لە ماڵەوە چم بۆ سەر ئیش و کاری خۆم دەدەقەیەک ڕێکم ئایاوە حسێبە بە وەرزش بەڵێ ئەوش حسێبە بە وەرزش ینی ئەوش ئەتوانی بە وەرزش دایبنی بینە سەر بابەتی خواردنەکان و خواردنەوەکان طبعا حەزم کرد بە خواردنەوەکان دەست پێ بکەم چونکە زۆر پرسیار هەیە لەو بابەتە چی بخۆینەوە باشە و چی نەخۆینەوە باشە خوای گەورە فەرمووی جعلنا من الماء كل شيء حي صدق الله العظيم ئاو گرنگترین خواردنەوەیە و باشترین خواردنەوەیە بۆ نەک تەنها بۆ دڵ بۆ مێشک بۆ هەموو بۆ گورچیلەکان بۆ جگەر بۆ هەموو ئەندامەکانی لەشی مرۆڤ ئەوە بۆ بابەتی خواردنەوە زیان بەخشترین با بڵێن خواردنەوە چییە طبعا خواردنەوە گازیەکانە ئەوی وا ئێستای بینین پێپسیە زۆری ڕێژەی شەکرد بەڵێ یەکەمیان ڕێژەی شەکری زۆرە دومیانش ڕێژەیەکی تا بڵین زۆر کافاینیشی تایە کە ئەوە کافاین خۆتەزانین ئەگەر لە 400 میلیگرام بەسەرەوە بێ لە سوودبەخشەوە ئەگۆڕێ بە زیان بەخش بۆ مرۆڤ باشە بەس خۆ چاش و قاوەش کافاینیان تایە کەواتە لە ڕۆژێکات چنێک بخورێتەوە بۆی کە تەندروست بێت و لە ڕادە بەدەرنەوێت بەڵێ دەست خۆش بۆ پرسیارە طبعا ئێمە وەکو وتمان 400 میلیگرام هیچ کەسێک ناتوانێت 400 میلیگرام لێ ناتوانم من چوزانم و 400 میلیگرامی تۆ باسێکی شەنێکە طبعا بۆ قاوە 4 کوپی قاوە با بڵین ئەوە 400 میلیگرامی لە ڕۆژێکا تۆ ئەتوانی 4 کوپی قاوە بخۆیتەوە بۆ مەشروبی تاقە یاخود ئەو خواردنەوە زەبەخشەکان ئەوی وا لە بازاڕ هەیەڕێت بۆ تایگە ئەو شتانە طبعا ئەوەش ئێستا زۆر با بۆ خاصن لە ناو گەنجەکانە 400 میلیگرامەکە دوو بوتڵی لەو هینانە تقریبا کاتە 400 میلیگرامەکە کۆلا ئەتوانین بڵین 8 تا 10 قوتوی کۆلا اینجا ئەو 400 میلیگرامەی تایە بەڵام وەکووتمان شرینەکەی وا ئەو شکری وا لە ناو کۆلا و ئەوانەیە زیاتر زیان بەخشۆک و کافاینەکە دێنە سەر بەدیلی ئەمانە چیە دڵی من ناتوانم بێ ئیلا دایم مثلەن قاوەکە بدەستمەوە بێ بەدیلی ئەمانە چایە و لە هەرە باشەکانیان چای سەوزە طبعا بۆ لەبەر یەکەمیان ئەنتی ئۆکسیدنتە ینی واکە ئەو کۆلسترۆل و ئەو ئینانەی لە جستای هەیە دایگرێ فشاری خوێن دابەزێنێ و هەروەها لە عینی کاتە کافاینێکی کەم بە نسبەیەکی گونجاو بۆ ئەو مرۆڤ یاخود ئەو ئاو نیشتیمانیە ئەتوانێت بەدەست خواردنەوە کحولیەکان خواردنەوە حتەوان دیبێتێکی زۆر هەیە لەسەر خواردنە کحولیەکان و ئێمە خۆتەزانین لە تەلەبە بووین هەتاوەکو بووین بە ئەخسایەوانە هەموو جار ئەو بەزمە دروستە بوو ئایا باشە یا خراپە چیە نییە طبعا ئەگە بتێ قیاسێکی چی ڕێژەیەک سوودبەخشە بووە ئەو کەسە لە هەفتەیەکا چەندی بخاتەوە زۆر قورسە بە چەند سیسی و چی مادەیەک و چی شتێ ئێمە دائما بە نەخۆشەڵین ئەو قیاساتە تۆ شخصی احتیاجی ناتوانێت بیکە هەیە دکتۆر مالایە ناتوانێت ئەو قیاساتەنە بە مەزبوطی بێنێتەوە بۆیە بەعامە
عامەتەن ئەڵێن خواردنەوە کوحولەکانش زیان بەخشە خاستن ئەگە بەڕادێکی زۆر بەکاری زۆر باشە ژەمی بەیانیان بەگشتی چی باشە بۆ تەندروستی دڵ ئایا شیرەمەنیەکان گوێز و بایام و ئەو بابەتانە یاخۆ چیتر بەڵێ بینە سەر ئەوەی چی بخۆینەوە مەسەران بەیانیان خاستەن باسی بابەتی قاوە و چاوانەمان کرد ئێستا بینە سەر شیر طبعا شیر سێ جۆری هەیە جۆری چی پێڵەن کامل دەسم یعنی هەموو چەورەکەی تیاماوەتەوە و با بڵێن دەستکاری نەکراوە دووەمیان قەلیل دەسم یعنی هینەکەی چەورێکی کەمترە بە ڕێژەی لە سایەک و جاروە هەیە کەمتر زیاتر و منزوع دەسم یا خاڵیم نەدەسم یعنی هیچ چەوریکی تیانە طبعا ئێمە تەوسیاتی ئێمە بۆ ئەو کەسانە یاخود ڕێنمایمان بۆ ئەو هاونیشتیمانیانەمان دوورکەونە لە کامل دەسمەکە بۆ لەبەرەوەی چەورێکی زۆری تایە و ئێمە ئەو چۆری وا پێویستمان لە ڕۆژێکە لە سایە 6 کەمترێکە بۆیە لە بیدای ڕۆژەکەەوە تۆ شیرێکی کامل دەسم خۆی هەموو ئەو چۆری وا پێویستە وەرگرتووە ئەوە باسی با بڵێن چۆری بۆ ئەم گوێز و بایم و ئەمانە طبعا جۆرێکی چۆری تایە کە زۆر سوود بەخشە بۆ هاونیشتیمانی خۆت بۆ نەخۆش و ڕیکۆمندت یعنی زیاتر وە ئەوترێکە لە ڕۆژێکە بەلای کەمەوە جارێک یا دوو جار ئەو جۆرە خواردنانە بەکاربێن باشە کە گوێز و بایم و لۆز و شتان سەوزەوات بەگشتی ئەتوانین بڵین هەمووی باشن بەڵێ بۆ مۆزوعی سەوزەوات ئێمە طبعا جەماعەتی مایۆ کلینیک لیستێکیان کردووە لە 8 خاڵ پێک بێ لێرە چەند خاڵێکیان باسەکەم بۆ ئەوی چی بخۆین لە یاخۆ چی جۆرە خواردی بخۆین یەکەمیان ئەوەیە تۆ ئەڵێ ژەمی خواردنەکە و هەوڵ دە کەمیەکەی کەم بکەیتەوە چۆنی زۆر نەخۆی زۆر نەخۆی چۆنی خۆ فێرکی فێڵ لە خۆتەکەی چیەکەی ئەڕۆی قاپێکی بچووکێنی کەوچی بچووک بەکارێنی لە جیاتی تۆ قاپێکی یاخود ینێکی ژەمێکی زۆری برنج یاخود هەر جۆریشکی خواردن خۆی طبعا تۆ لا ئێرادیان کەمێکیتەوە باشە ئەوە یەکەمیان دووەمیان گۆڕینی جۆری خواردنەکان لە خواردنی زیانبەخشەوە بۆ سوود بەخش دوورکەوتنەوە لە فاستفود و خواردنی چەورەکان و بەکارهێنانی بەدایلی ئەوە کە میوەکانە و سەوزەواتەکانە طبعا لە میوەکانە ئەگەر ویستە باسیکەین حەزەکەم بە دیتێڵ باسیکەین یەکەمیان ئەوەیە شیلکە یاخود سترۆبەری لەگەڵ هەموو توتی بەری یاخود ئەو توی خۆمان توی شات و تو ئەمانە طبعا دووسێ گرنگی زۆریان هەیە یەکەمیان ئەنتی ئۆکسیدنتن دووەمیان ڤیتامینەکان و کانزایەکانکەوە زۆر گرنگە بۆ جەستە هەمووی هەیە واکە کۆلسترۆل فشاری خوێن دابەزن دووەمیان هەنارە هەروەها عینیشت زۆر سوود بەخشە و جاروا هەیە وەکو شربەت ئەگەر بەکامی ڕیشاڵەکانی یاخودنەکەەوە بەکارێنێ واکە کۆلسترۆل دابەزێ جۆریچکی کە زۆر گرنگە و زۆر کەس پرسیارمان لێکە حمضیاتە یاخود پرتەقاڵ و لیمۆ و گرێفروتوانە طبعا ئەمانە مادەی پکتینیان تێ ئەو خۆتەزانی و هەروەها ڤیتامین سی و پۆتاسیۆمی تایە واکە فشاری خوێن دابەزێ لەگەڵ ئەوش جۆری کۆلسترۆلی کە زیان بەخشە دابەزێ لەگەڵ زۆر باشە وەکو کۆتا پرسیاریا کۆتا بابەت ئێواران ژەمی ئێوارانمان هەبێت یان ناوەگەر هەمان بێت چی بێت طبعا ئێمە خاستەن وەکو ئێمە خەڵکی کوردستان وا فێرین هەر سێژەمەکاری بکەن ئەگەنێکین بە 4 و 5 داوەتەکانیش لە جگەلەوە طبعا ئێمە ئەمانوێ ئەوە نەخۆش یاخۆت هاوڵاتی لەوە تێبگەێنین کە تا بتوانێت دوورکەوێت لە سوورکردنەوەی خواردنەوەکان هەتا بتوانێت کوڵاندنی یاخود برژاندنی خواردن خاستەن گۆشت کە ئێستا لە هەفتەیەکە بەلایکەمە دووسێ جاری خۆن نزیک بوونەوە لە گۆشتە سپیەکان وەکو ماسی تونێ ئەسەلەمۆنە هەر جۆرێکی ماسیە چونکە ئۆمیگاتریتایە و هەروەها با بڵێن مریشک بەس ئەبێ تەنها بێ ئەو پێستیوا لە سەرێتی لابین چونکە زۆری ئەو چۆریە لە پێستەکەی هەیە زۆر باشە بەگشتی وەکو پسپۆری نەخۆشیەکان و نەشتەرگەری دڵ ڕەنمایی زۆر وردت چییە بۆ بینەران وەکو کۆتاوتت بۆی کە ڕۆژانە تۆ کۆمەڵێکی زۆر نەخۆشە بینی لە چیا زۆر گرفتیان هەیە و هەڵەکەیان لە چیا زۆر دووبارەیەکەنەوە بۆیان ڕاستکەین بەڵێ طبعا ئەمێ بڵێم ئەو خواردانە یاخود ئەو ڕێنمانی وایە سەمنوتم ئەوە بۆ ڕۆژی ینی ئاساییە بەڵام وەکو کە نەخۆشەکە تووشی نەخۆشیەکە بوو لە خواردنەکان گرنگتر کە دوای و تووشی نەخۆشەکە بووی عیلاجەکان و دەرمانەکانە و پابند بوون بە ڕێنمایەکانی دکتۆرەکان کە هەر کاتێک سەردانی نەخۆشخانە یاخود کلینیکان بکەن لێلانێن
لی طبعا ینی وەکەوەی بڵێن لە جیاوی ئەسپرین و شتوەرگرە بڕە سیر و ئەوانە طبعا کە تووشی نەخۆشیەکە بووی بابنبی بە دەرمانەکان زۆر لەوە باشتێکەکە مەجاریتیانێتە تەواو ئەمە ستایلێکە لە بیدایەوە دەست پێکەی ئەگە دەست پێ نەکرد کە تووشی نەخۆشیەکە بووی طبعا عیلاجەکان زۆر گرنگترە وەکو ئەوەی خواردنیی بەسیط یاخود ئەوانە بەکاربیێنی بوو عیلاج وەکو عیلاج نەکوەکوی وقایە باشە کەواتە بەومێدم دڵ و دەرونی هەموو لایەکتان سەلامەت بێ